سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پام گۆران بەڵێ یاریەکانی پاڵەوانیەتی تێنس لە شاری هەولێر کە کرایەوە بۆ دەتوانین بڵێن پاڵەوانتیەکە کراوە بوو بۆ ئاست تەمەنەکانی 10 ساڵی و 12 ساڵی و 16 ساڵی بوو یاریەکان دوای ئەوەی کەوا بۆ ماوەی 5 ڕۆژ بەڕێوە چوو ئەمڕۆ گەیشتە قۆناغی کۆتایی یاریەکانی کۆتایی بەڕێوە دەچێت لە ئێستادا یاری ئاستی تەمەن 10 ساڵی کۆتایی پێهات و ئەحمەد محەی لە شاری بەغدا توانی سەرکەوتن بەسەر سروش کامل کە لە شاری سلێمانیەوە بەشداری کردبوو تۆمار کاتن ئەو یاری کە لە دواوەی منیش بەڕێوە دەچێت لە نێوان هەردوو یاریزانی شاری هەولێرە لە تەمەنی 12 ساڵی ساکۆ تەحسین و بەڵێ ساکۆ تەحسین و داهێن زەردەشت بەڕێوە دەچێت یاریەکە تا ئێستا بەردەوامی هەیە و کۆتایی نەهاتووە و یاری دوای ئەوەش لە ئاستی تەمەنی 16 ساڵی بەڕێوە دەچێت لە نێوان محەممەد ناسر و محەممەد نیهاد و وەروە یاد تەحسین دوای کەمێشتر دوای کۆتایی هاتنی و یاریە دەست پێ دەکاتن من دەمێ سەرۆکی یەکێتی تێنسی هەولێر کاگەندازیار کەمال وەربگرم کاگەندازیار چۆن بوو توانیتان بۆم پاڵەوانتێش سپۆنسەرێک پەیدا بکەن و پاڵەوانتێکە بە شێوازێکی توانین بڵێن ڕێکوپێک بۆ ماوەیەکی درێژ بۆ یاریزانەکان بەڕێوە بچێت و لە چەند ئاستێک یاریزانەکان بەشدار بەڵێ پێشەشی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی پام کە هەردەم ڕووماڵی ئەو پاڵەوانێتیانە دەکەن ئەوانە پاڵپشتێکی زۆر زۆر گرنگە بۆ ئێمە بە تایبەتی ڕوومالکردن لەبەرەوەی زۆر زۆر گرنگە جەماوەری کوردستان و دەرەوەش بتوانن ئەو یاریە ببینن بزان لە چ ئاستەکە و لە چ ئاستەکەێ بەڵێ بۆ جارێک تریش توانیمان سپۆنسەر پەیدا بکەین زۆر بە خۆشحالیەوە کاک محەممەد سەمسا سپۆنسەری ئەو پاڵەوانێتی کردین کە لە 3 ئاست پاڵەوانەکە بەڕێوە دەچی لە ئاستی تەمەەن 10 ساڵ و 12 ساڵ و 16 ساڵ بە خۆشحالیەوە لە هەموو شارەکانی عێراق بەشداریان کردبوو لە کەربەلا و بەغدا و مووسڵ و سولێمانی و دهۆک و هەولێر و یعنی پاڵەوانێتێکی زۆر زۆر بەهێز بوو کە ئەوەی ئێستا دەیبینن ئەوانە پاڵەوانی عێراقن لەو یاریزانانە باشتر نییە لەو تەمەەی کە بەشداریان کردووە ئێستا وا دەبینن ساکۆ لەگەر داهێنی یاری دەکەن ئەوانە پاڵەوانی عێراقن بەڵێ زۆر بە خۆشحالیەوە جارێکی دیش کە سوپاسی سپۆنسەر دەکەن ئەو پاڵەوانی تیا تاکو ئێستا زۆر بەسەرکەوتوی بەڕێوە دەچی زۆر بەڕێک و پێچی بەردەوامیەکەی وا دەبینن سپاس کاگەندازیار دەمەوێت سپۆنسەری پاڵانتەکەش مامۆستا محەممەد ئەگەر وتەیەکی کورتیش بێ پێشکەشکە بەهۆیەوەیکەوە کوردێکی وڵاتی تورکیای بەڵام دایمەن هاوکاری وەرشوانانی کردەوە سپۆنسەری پاڵانتەکان دەکەم مامۆستا محەممەد چۆن بوو سپۆنسەریان پاڵانتێت کردووە چ هەستێک تێکەوە یارمەتی وەرشوانان دەدەی و سپۆنسەری پاڵانتی وەرشەکان دەکەی والله من بخوام حەزم لە ڕێیازەی هەموو هەیە سوپۆنسەری جار بۆ نادی بایسکل ئەوانەژی دەکەم حەزم لێ بوو سوپۆنسەری لە بوتوڵەی تەنیزی ببم خواستم یعنی هەنێک شەریکاک دنجی وەختە ئەوانەی ببینن ئەوژی بۆ مەسەلا دیعایە خۆیان بۆ شەریکەتی هەنێک خەڵک بناسن ئەوژی تەماشای دەکەن ئێمە ئەو هامان کردیە ئەوژی بەرە ئەوها بکەن نیەتم ئەو هابوو ئینشەڵڵا پلانی داهاتوو چی دەبێ دەتوانین بڵێن بۆ پاڵەوانتی داهاتوش لە هەر یاریەک بێتن سپۆنسەری دەکەن یاخود جارێ بیر لەوە دەکەنەوەکەوە پاڵانتێک باش بێ بیکەن والله ئینشەڵڵا ئەوەمان هەیە بەرنامەمان هەیە دوسێ جارێک دن 1 ساڵ ئەمێ پەهلیوانتی سپۆنسەری دەکەن ئینشەڵڵا مستەمر ئێمە خۆمان ینی ئیسیفادەجیمان دیت لەو سپۆنسەرانەی ریاضی مەسەلە تشتێک لۆ دلێم تو کریستیانۆ ڕۆناڵدۆ دەناسینە ریاضیە بەس خەڵکی چەند دەرەیە دەناسی هەموو جیان پۆرتەکیزەنە بەس ئەتوو ناناسی مەسەلە ڕئیسی پۆرتەکیزکی یەکەس ناناسی بەس ریاضیەکان هەموو خەڵک تەمەشای ریاضیە دەکەن دەزانن مەسەلە ئەوە خەڵکی کەندەرەیە ئەوە کی سپۆنسەری بۆیە ئەو شەریکاتی گەورە دەکەن دەستخۆشی مامۆستا محەممەد سپاس دەکەین بۆم دەرفەتە دەستخۆشی